هەستێ پەنابەریە کەسێن کۆچبەر بوونا بهترژی هەر کەسی پێدەحسن و دوێ دەربارەی کریانن لە دەڤەرا زمار و شنگال خەڵکێن کامپادۆمیز ڕابوون بە هلمەتەکە بۆ ئاریکاریان وان کەسێن گۆ پەنابەر بوونا ji دەڤەرا زمار و شنگالێ و لە ناو کامپادۆمیز گەلک پێتیڤین ji کەل و پەلان و خواردنێ دیاری وان کەسێن پەنابەر لە دەڤەرا شاریا بەلافکردن. ڕاستیجی چاوەبەرین هات دیرۆکێ دەخوردی ڕۆژاوا خۆ ئەثبات کردنا بۆ کارن و برین هاتە تحقیق قدمان نەبوو هەمی پارچەی کوردستانی چل باکوور بێ چل باشوور بێ چل ڕۆژهەلات بێ چ ڕۆژئاوا بێ ئیرۆژی خۆ ئەثبات کردن بۆ کارن ئاریکار بن ڕۆغمی پەنابەریاوە و ڕۆغمی حالێوە ڕاستیجی ملەتێکی متجاو بوو دایکێما خوشکێما وەختێ گۆ ئاریکاری دان دگرین جبر گەزەباوات شەوتی و خۆرتێما دەبێژن نەتەنیا مستعدن ئەرزاقی خۆ بدن مستعدن جانی خۆ و خوینی خۆ و زارۆکی خۆ ئەم بدن بخون بە بجانبە ئەم بوارە تشتا گۆوان مەڕەت کردم گەلکی پێمە منور بوون ئەم مەبسوط بوون ئەم هەیە بهتر ئەم ئاریکاریاوانی کرد تشتا ژماوەری ئەمێ بارەکە تێبیرم و نەها گۆبورین گەزەبام گەلک شەوتی والله کەزەبام سەروا شەوتی خودێ بڕەحی خۆرە بجانی خۆرم بوارە براستیجی ئیرۆ ینی مەدگۆ ئەم مەپشێوەیەکی لێت نەری بۆ کوردی ڕۆژئاوا بڕاستی ئیرۆ تەخسیر نەکردن هەمووە چ دایک چ خۆش چ خۆرد چ زارۆک هەمووە ئالیکاری کرد و انشاءالله کوردستانیەکە چ شنگال چ قامشن و چ مهابات چ ئامەد ئەم هەمەی ئالیکارن یا کوردستانیانەمان انشاءالله. تەبلیغ و کەسێن پەنابەر بە حاجەتە ئاریکاریەنە لێ پەنابەرێن ڕۆژاوای کوردستانی یە لە کامپادۆمیز ئاریکاریە دکن بۆ پەنابەرێ دەڤەرا زمار و شنگال بۆ بەرنامە ئارک جەمیل ئۆسێ کامپادۆمیز.